مامۆستای ئازیز، مامۆستا حاوناس، مامۆستایەکی خۆشەویست، بەڕێز، گەنج هەردەمە. بە ناوی دایکان و باوکان و مامۆستا عەزیز و ئەزیزەکان و مناڵە چاوگەشەکان پیرۆزبایی لێدەکەم. ئەمە کچە شەهیدە، ئەو شتە مقەدەسەی کە لە پێناوی ئەم خاکە ئەم نیشتیمانە گیانی چی لەبیرەکەن لە بیریدە، هەموو شتێ لە بیرە چێتەوە خاک و شەهید نەبێت. لەبەرەوە ئەرکێشی هەموومان هەتا هەناسە لە بۆتەی سنگمانە بێت ڕێزی ئەوانە بگرین کە لە پێناو ئەم نیشتیمانە خۆشەویستترین شت کە ڕۆحە لە دەستیاندا. شەهید ئەگەر نەمر بێ وەکو شاخ ئەبێ بە نەمری پارێزگاری ناو و سەروەرەکانی کرد. هیوادارم کۆمەڵگای پەروەردەی مارگرێت ئەم ئازیزانە ئەم مامۆستایانە لەبیر نەکات. مامۆستا حاوناس یەکێکە لەو سەربازە منانەی کە بەڕاستی لە دڵەوە خزمەتی ئەو وڵە جوانە گەشانەی ئێوەیە کرد. هیوادارم هەر کە ئاوا بە سەوزی بە جوانی بە گەنجی بینیدەم. هیوادارم وڵە جوانەکانی مارگرێت هەردەم گەش و گەشاوەتر بوون. سپاس بۆ ئێوەش دایکان باوکان کەس و کاران کە ئامانەتێکی گەورەتان هەیە کە ئەوی مناڵەکانتانە بە ئێمەتان بەخشی. هیوادارم مامۆستاکان لە ئاستی ئەو بەرپرسیارەتیا بوون. هیوادارم ئێوەش ئەگەر ڕەخنە گازم دەشتێکتان هەبێت هەم بە گەورەی خۆتان بمان بەخشن، هەم بە سەروەری و بە گەورەی خۆشتان جارێکی تر ڕەخنە و نوقوڵی و گازندەکانتان پێشکەش بە ئیدارەی مارگرێت بکەن بۆ ئەوەی هەنگاوێک بووە بۆ بەرەوکەن چوومە، چونکە زواوەتیەوە کۆمەڵێک گەند لاو و مۆم و شەقڵی تر ڕوو لە مارگرێت دەکات. جارێکی تر هەر بژین هەر بمێنی سوپاس.